سلااوڕێز خۆشەویستانی یارام ئەحمەد، هیوادارم کە زۆر باش بن. حرمەتێکی زۆرم بۆ هەمووتان هەیە ئازیزان لە هەر گۆشە و کەنارێکی ئەم دنیاە هەن. با بە ڕێزانێک کۆ ببنەوە و کاتە کۆمەڵی قسە و باس پێ بۆتن. هەمووتان بەخێر بن، سەرچاوی من هاتن. تەلەفۆن مەکەن جارێک کاکە. وەکو پێشتر لە ئیشەوە ڕیکلامێکم بۆ کردوتم سەعاتێکی تر لەسەر دوو تەوەرە قسە و باسمان بێ بە کورتی، یەک دوو دەقیقەیە بدەم ڕێگاوە ئەوە سینتا هەموو عەزیزان کۆ بنەوە و کاتە پەیامەکەی خۆمەگەێنم و ئەمڕۆوەی کە ڕوویە و ئەو دوو فڕۆکەی کە لە بادینان و لەسەر سنوور کەوتە خوارەوە لەسەر هەمووانە تۆزێ قسەتان بۆ کەم عەزیزانی من. تاوان ئەو دیداری سێمانی کە کرا نێچی لەڤان بازاری بەرهەم ساڵا ڕێکیان خستم بوو، هەمووتانەوە زانن. پێشتری ئیشارەم بۆ دا کەەوە هیچی لێ ساڵزنی هیچ قیمەتێکی نییە، تەنها قەرەباڵخیە بەڕاستی، چونکە خەڵک لەو کۆمەلگای ئێمە ئازادیەوێ، نانیەوێ، کاریەوێ، ژیانیەوێ، ئارامی ئەوێ، شەقام و ڕێگەوبانی جوانی ئەوێ. ئەمڕۆ برادێک لە کەلار و تەلەفۆنی بۆ کردم لە ئەچون بۆ دەربەنی خان کەلار، ڕێگەوبانەکەی پیشان نام بەڕاستی باوەڕ ناکەم لە کوێرە دێ ئەفغانستانی شار ڕێگەوبانی ئاوە ناخۆشە بێت. خەڵک ئەوەیەوێ نەک دیداری سێمانی و کۆمەڵە تەنگە ئەسن و دز و درۆزن کۆ ببنەوە و پێیان وای بە کەشێکی عەجیب. بەرحەڵ لەسەر ئەمە ناڕێن و ڕێی خۆمان سەر ئەمە وتوە عەزیزان. دوێنێ شەو حەواڵێکم بۆ هات، وتیان کە پاڤڵ نامەی بۆ کۆمەڵی خەڵک ناردووە، داوای لێکردوون کە سبێنێ نیوەڕۆخوانێک ئەکا لەسەر چنار لەوێ ئامادە بن. ئەوە بوو کە هەر کەسە جۆرێ قسەیە کرد کە بۆ چی نێوەلحاڵ. ئەوە بوو کە ئەمڕۆ 500 کەسێکی بان کردبوو لەوێ بۆ نیوەڕۆخوانێک کە لەسەر چنارە ڕێشی خست بوو. هەندێک کۆنسڵخانەشی لێ دوو سێدانەیەک ئەوانشی بانگێش کردووە ئەحتیاطی. خۆیشی چووە ئەم ڕەمزی پێدەیەوە لەسەر باڵی، جا ئێستا بۆتان باس دەکەم کە بۆچی ئاوە. لەو کاتی قەرەباڵخەیە درۆنێک یەتە سەر قەرەباڵخیەکە، ئیتر ئەو درۆنە چۆن و چۆنیەویشیە بەڕاستی منەوە نازانم. پاڤڵ هەڵەسێت گروپێک ئەنێرەیە بە فەرماندەی کەسێ بە ناوی هەکاری بۆ پشتەوەی ماڵی لالەزار و ماڵی لاهوری شێخجەنجیەوانە، کە وەختێک بە هێزەکەوە ئەم هەکاریە ئەچێ لە پشتەوە با بڵێین دیارە من زۆر شارەزای ئەو ناوە نیم تاوەکو خۆی ڕسمی کەم لەوێ پۆڵات و هێزێک چوادۆریانە دەن و وەکو ئەڵێ تەوقییانە دەن. ئیتر هەکاری و ئەوانە هیچ چارەیەکیان نامێنە سەرەکە دابەزێ، ئەچێ باوەشەکە بە پۆڵادا ئەم لاولای ماچەکە و ئەڵێ تەنها هاتوین بزانین کە ئەو درۆنە چۆنە و چۆن نیە و ئالە بابەتانە. وەرحاڵ ئیتر زانیویانە کاشتیشی ئەو تویان بۆ ناکرێ، گەڕاونەتەوە بۆ لای پاڤڵ. کاتێ گەڕێنەوە ئێشیشیان ئەڵێ وەڵایی پاڤڵ کە تەمەن ڕەنگە پێ بڵێ کاک پاڤڵ ئەوان، چونکە یا بڵێ گەورم، چونکە ئەوانە ماستا و چیشتن. ئەڵێ ئێمە کە چوین بۆ ئەوێ هەکاری پۆڵادی بینیوە باوەشی پیاکردن لە لای ماچ کردووە ئالەم بابەتانە. پاڤڵیش تۆڕابێ ئەڵێ تۆت من نردومە تۆ ئیسترزای لالەزار و ئەوانە بکەی، بەڵام تۆ چووی ئەم لای پۆڵاتی ماچ کردو و ترساویت و ئالەم بابەتانە و ئێوە شەڕ بۆ من ناکەن و ئێوە ئەوە ناکەن، ئێساسم بۆ فەرماندەیی خۆم هێزە بەم و ئەڕۆم و ئالەم بابەتانە. تەبەن هەموو شارەزارن کە پاڤڵ کونەفیشاڵە، ئەو پیاوە نییە. پاڤڵ لەو کەسانەیە کە عەزیزان، لەو کەسانەیە کە لە جادەی پانە کە چوادەوری قەرەباڵخی بێ زۆر قارەمانە، زۆر ئازایە. مەسەن بۆ نمونە تۆ بچۆرە ماڵی لێو تووڕەبێ دەدەبەر بۆ کردەدەر بە شەڕ باش نییە، بەڵام کە دەمانچێت لە بندەستا بوو ئەویش دەسەنەوە خوار بوو، ئەوە زەلیل و دەسەپاچەیە لە حەقیقەتە. یعنی پاڤڵ پیاوی تەنگانە نییە، پیاوی مەیدانی شەڕ و مەیدانی جەنگ و ئەمانە نییە. هەمیشە ئەبێ کۆمەڵی خەڵکی لە دەورا بێ لەویا عەشەوبیلای قارەمان و ئازایە لەویا.
باشە لە بەرچاوی ئەوەی کە خەڵکی بەدەورەوە بێ بەڵام کە خەڵکی بەدەورەوە نەبووم ئیتر بەڕاستی کەسێکی جەبانە و کەسێک کە هیچ شەهامەتی نییە و ئەمنش پارە و پوڵیان هەیە بەڕاستی قەت ئامادە نین بچنە ناو شەڕ و خوان بن بە کوشت و چیوانم بابەتانە هەر بە درێژایی مێژوش هەروە بووە ئەو کەسانی کە پاریان زۆرە ئەوانە ناچنە ناو شەڕ و ململانیەوە چوار مەجموعە خەڵکی داما و کوڕەسوالکەر و فەقیرەگرن و ماگانە پارێکیان هێنێ شەڕیان پێکەن و ئالەم بابەتانە ئیترەچێتەوە بۆ فەرماندەی لەوێ گوایە هێزە هێنێت و پەلاماری لالەزارەیە بەڵام هیچ نییە وەکو وتم پیاوێکی فشەکەرە لە حەقیقەتە چونکەوە نزیکەی دوودانە ساڵی ڕەبەقە خەریکەوێ بە 2 ساڵ ئەم کابرا هەدەقە نادەقەیەک ئەڵێ ئەڕۆم پەلاماری لالەزارێم ئێستا ئەچم هێزە بەم ئێستا دەکاکە پەلامار بەوتەوە بەڕاستی دەتێن یەکەڕە نەجاتمان بەبرایشینم بڕۆ چێکی بیکە زەحمەت نەبێ ئەمە مفشەفشە چێتەوە هەموو ڕۆژەیەکی کاکە شەڕەکەی بڕۆ بیکە ئاشتیەکەی بڕۆ بیکە کاکە بزانم چی لە مۆزوعانە ئەدوریتەوە ئەم شتە قۆڕانە تاقەتمان نەبووی بەم بەلەوانە درۆست نەکەەوە جاران کابراایەکە بێ علەساس هەزەلیە وەکو پاڤڵ ئەچێتە ناو ئاوێک و هەردەقە نادەقەیەک ئەڵێ ئەرە وەڵا خنکەم خەڵگەشن یارمەتی بەن سێرەکەم پیان ڕابێرێ وەڵا ڕۆژێک سێرەکە هاوارە کات و بە عملی خەریکە ئەخنشێ خەڵکی ژوازانێ هە درۆکە ئیتر هی نەبێت ئیتر کابرا خنجێ و کەس ناچێ بە یارمەتیەوە ئەمە لە پاڤڵی ڕوویاوە کاکە بەسە عەزیزم بەسە کاکە ئای شەڕەکەی بڕۆ یەکەڕە بیکە پەلامارەی بڕۆ پەلامارەکە بدە ئەمە چیە تۆ هەموو داخە نادەقەیەک و گروپێکە بێ لەگەڵ خۆتەوە ئەڵڵا ئەوەیەکەم و ئەوەیەکەم و ئەوەکەم چێم فشەفشە کاکە تۆ تەختە نقصانە تۆ شێتی تۆ چ بەشەرێکی کاکە لەبەرەوە اینجا عەزیزان ئەم سۆشیال میدیایش بەڕاستی عیبە کاکە من لە شەو ئاگاداری ئەو قەزیەم کاکە من شەو خودی نامەکەی پاڤڵیان بۆ کۆپی کردوم بۆیان نردوم کە بۆ مەجموعەی خەڵکی نردووە بەیانی ئامادە من لەسەر سنارە ئاگامان لەوە دوو درشتە لێ من ئاگام لێ هەر لە شەوە بەڕاستی ئیتی ئێوە لە خۆتانە بۆ ئەم هەموو شتە بڵاوکەنەوە کە ئەوە پەلامار بوو ئەوە بوو ئەوە بوو چونکە خەڵکی خەنە نائارامیەوە ئەو شارە خەڵکی تیاژی ئەو گەڕەکە خەڵکی تایە ژنی تایە مناڵی تایە ئینسانی تیاژی کاکە خەڵک ئارامی ئەوێ پێویست بۆ ناکە هەردەقە نادەقەیەک ئێوە هەستن بڕۆن ئەم هەموو ئیدعایە بکەن و با بە شتێ بێ وەڵی یەکەم کەس من ئیعلانیەکەم وەڵام ئەرە وەڵا ئەوە شەکە بوو کاکەشێ لەبەرەوە لە خۆتانەوە مەکەن ئەمە ڕووداوەکەی ئەمڕۆی سەرچنار و لالەزار بووکە هیچ قیمەتێکی نەبوو لە حقیقەتە تەناوە بوو کێسا بۆم باسکردن ئەو بەڕێزانشی کە تازە هاتون دوایە توان گوێ لایڤەکە بگرنەوە ڕاستیەکەیان بۆ معلومە بێت عەزیزان دوو کۆپتەر کە هینی پەیەدەیە هی ڕۆژ ئاوای کوردستانە کەوتنە خوارەوە بۆ ئەوەی ڕاستیەکان لە دەمی ئارامەحموو ببیستن ئەم دوو کۆپتەرە کاتی خۆی سەردەمی لاهوری شەڕجەنگی کڕاوە بۆ ئاسایشی سلێمانی نزیکەی بە 3 ملیۆن دۆلار هەڵبەتە گرانیش کڕیوانەها بەڵام بەو نەکڕاوە ئەمە هەواتە هەردووشی هینی ئاسایش بۆ ئاسایی سلێمانی کڕاوە و بە ناوی ئاسایشی سلێمانی وەیە ئەم دوو کۆپتەرە زۆر کۆنن یعنی چەند ساڵ بەر لە ئێستا کڕاوە پاڤڵیش لەبەرەوەی سیاسی نییە ئەو کابرایەکی مافیایە مافیایەکی جەبانە ها نەک مافیای قارەمان و لە خۆبوردوو ئالەم بابەتانە وەکو مافیایەکی جەبان ئیشی چییە پاڤڵ ئیشی پارەپیاکردنە حتا کێشەی لەگەڵ هاوسەرۆکی و لەگەڵ مەسەلەی لاهوری شەڕجەنگیە تەنها مەسەلە پارەیە پێی وابووەکە نابێت لە یەکێتیە شەریکە بەشی هەبێ ئەبێ سامانی ئەم حیزبە هەر هەمووی بۆ خۆی بێ ئەمە کێشەی پاڤڵە حتا پاڤڵ کێشەی سیاسی و بەڕێوەبەری و کێشەی یەکێتی بوون و ئەمانەی لەگەڵ لاهوری شەڕجەنگیە نییە تەنها کێشەی پارەیە لەمە بەدەل کێشەی تری نییە ئەم کابرایە بۆیە پاڤڵ وەکو سیاسی بیر ناکاتەوە سیاسیش نییە لەواقع بەڵکو کەسێکە زیاتر چەتەیە و عاشقی پارەیە و بەڕاستی پارەی ئەوێت تێناگەم بەداخەوە کە پەیەدا کەوتۆتە ناو ئەم داوەوە هەساوە ئەم دوو کۆپتەرە شەق و شڕ و کۆنەی لە پاڤڵ کڕیوە یەکی بە 4 ملیۆن دۆلار واتە بە 9 ملیۆن دۆلار پەیەدا ئەم دوو کۆپتەرە کۆنەی لە پاڤڵ کڕیوە ئەها ئەڵێ لە نەبوونیە سەردەکا بە کۆشی نامەردە ئەوانش دیارە پێویستیان بووە پاڤڵیش هەساوە چۆتە بن کلیشەیان وەکو قاچاقچیەک وەکو مافیایەک ئەم دوو کۆپتەرە کۆنەی فرۆشتووە بە 9 ملیۆن دۆلار نزیکەی بە پەیەدە بە ڕۆژئاوای کوردستان خۆشی هەساوە بەم پارەیە کۆپتەری تازەی کڕیوە بۆ خۆی واتە ئەم کابرایە خەریکی قاچاقچێتی و خەریکی بازرگانی تلیاکە بازرگانی سەعاتە بازرگانی ئاڵتونە قاچاقچێتی چەکەکە قاچاقچێتی کۆپتەر و ئەماناکە یعنی ئەمە ئیشێتی ئەم دوو کۆپتەرە کۆنەی فرۆشتووە بەوان
بەداخەوە کە لەم هەفتەیە ڕابردووە هەردووکیان لەسەر سنوور کەوتونەتە خوارەوە. هەرچی ڕۆژ ئاوا و پێدەیە ئەڵێن لەبەر مەسلەی ڕەشەبا و تۆفان و ئەمانە کەوتۆتە خوارەوە. حەوەش کەسێکی تیابووە کە یەکێکیان پێم وایە ناوی عەبدیە و خوشکەزای مەزلومە ئەوەی پێدە خوشکەزایەتی بەداخەوە ئەوە تێدا شەید کراوە و چەند کەسێکی تێدا هەمویان ئەوانە شەید کراون. بەڵام ئەو سەرچاوەی کە من باز لەسەریەکە من حەقم نییە پێدە خۆی چۆن دراسی ئەوەیەکە و ئەڵێ گوایە بە بۆنەی ڕەشەبا و بە بۆنەی تۆفانەوە ئەم دوو کۆکتەرە کەوتنتە خوارەوە و ئەم کەسانە تێدا شەید کراون و ئەمانە. بەڵام سەرچاوەکەی من بازە سەر ئەوەکە پاڤڵی جەلات تاڵەبانی وەکو قاچاقچیەک ئەم دوو کۆپتەرەی فرۆشتووە بە پێدە کە بەڕەسمی بە ناوی ئاسایشەوەیە و کاتی خۆی کڕاوە بۆ ئاسایی سلێمانی بە نزیکەی 9 ملیۆن هەر خۆشیان با کابرایەکی مافیایی وەکو پاڤڵ و بڕوا کۆپتەرە کۆنەی لێ بکڕێ بە هەر بارێکیان نابێ بەڕاستی شەرمەزاریە. تۆ چۆن کۆپتەرە کۆنەیەک ئەفرۆشی بە پێدە ئەم فێڵیان لەکەی کە تووشی کارەساتی ئەوە ببن. یعنی پێدەش ئەبێ ئاقڵمەند بن لەو مۆزوعانە کە لەگەڵ هەموو کەسێکا کار نەکەن، چونکە پاڤڵ پیاوی ئەوە نییە. هەساوە ئەمڕۆژ لەو کۆبوونەوەیە ڕەمزەکەی پێدەیاوە لە سەرشانی خۆی هینی شەڕەفانان و ئەوانە ئەنەساس بۆ هاوخەمی و چی و ئالەم بابەتانە. پاڤڵ کوڕی باش، تۆ خۆت هەموو ئیشەکە کردووە، تۆ خۆت لەلایەکەوە پیاوی ئیتڵاعاتی ئێرانی، لەلایەکەوە پیاوی میتی، لەبەرەوەی کە لە ڕێگەی هاوڕێی دارۆ شێخنووریەوە خەریکی قاچاقچێتی و بازرگانی لە سلێمانیەوە بۆ بەغا، لە بەغاوە بۆ دوبەی، لە دوبەیەوە بۆ تورکیا، لێەوە بۆ ئێران، لە ئێرانەوە ئاوا بە هەمویان ئەگەڕێیتەوە. لەبەرەوە عەزیزان من حتا سەرچاوەکەی من باوەڕ بە پێدەش ناکە کە ئەڵێ بە بۆنەی ڕەشەبا و تۆفانەوە ئەو دوو کۆپتەرە کەوتنەتە خوارەوە، بەڵکو بە پێچەوانەوە سەرچاوەکە پێداگری لەسەر ئەوەکە کە هەر پاڤڵ خۆی ئەم دوو کۆپتەرەی فرۆشتووە و خۆشی بە تورکیا و ئەوانەی وتووە و ئەوانە خرانتە خوارەوە و بەداخەوە تووشی ئەو کارەساتە بوون و ئەو چەند کەسە هەمویان شەهید کراون. من تەنها ویسم ئەم دوو تەوەرە بە ئێوە بڵێن بۆ ئەوەی کە زانیاریەکان لە دەمی ئارامەحمەوە ببیسن و ئیتر پێویستیش بەوە ناکە هەر کەس هەشێکی وە با بۆ خۆی بڵێ خۆشەویستان ڕاستیەکە تەنها ئەمەیە و حرمەتێکی زۆرم بۆتان هەیە. هیوادارم کە زۆر باش بن، سەرکەوتوو بن. ئیتر ئەمە ئیشەکانی پاڤڵی جەلات تاڵەبانیە کە خەریکی قاچاقچێتیە و پارەپەیاکە و ئەو پۆلە ئینسان و ئەو خوشکەزایی هەڤاڵ مەزلومیش بەداخەوە بوو بە قوربانی حەماقەتی پاڤڵی جەلات تاڵەبانی و ئەوانە بوون بە قوربانی و پێویستە پێدە و ئەمانە لێکۆڵینەوە جددیتر بکەن بۆ پشتڕاستکردنەوەی قسەکەی من کە ئەو کۆپتەران چۆن کەوتەتە خوارەوە. تەنها باوەڕ بەوە نەهێنن کە بەڵێ تۆفان بۆ ڕەشەبا و ویستیانە بڕۆن بۆ نازانم چیای گارا و کەوتۆتە خوارەوە ئالەم بابەتانە. ئەمە بەڕاستی بەو جۆرە نییە. ئیتر کەیفی خۆیانە خوان چۆن بیرەکەنەوە. بەڵام پێدە حەق نییە دابنیشی تۆ کۆپتەرە کڕی کاکە بۆچی لە پاڤڵیە کڕی بڕۆ لە ئەمیریکەکانی بکڕە لە فڵانچی بکڕە بۆچی ئەوەی تۆ ئەو شتە کۆنانە ئەکری لە پاڤڵ و پارەی بەم هەتیۆ قاچاقچی و بازرگانە مافیایە بەڕاستی. ئەمە کارەساتەکەی خۆشەویستانی بێت. بەرحاڵ من کاتان ناگرم ئیتر لایفیشم کەمە بێتەوە فەتەیەک ئیش و کارم زۆر هەیە کۆمەڵێ مەشغەڵەتم هەیە لەبەرەوە هەتاوەکو کاتێکی دیاریکراو یەمەوە خزمەتان مەگەر زۆر زەرور بێ بەمانای گەرمە زەرور بێ اینجا بێمە لایڤەگینە هەتا فەتەیەکی دیاریکراو ئیتر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە عەزیزان. و ئەو لایڤانەشی کە قەرارم ماوە ئەو لایڤانە بکەم لە کاتی خۆیان یەمەوە سەر لایڤەکان و ئەو لایڤانە کە قەولم دوارە سەر دزەکانی گەرمیان و چۆ ئەمانە هەمووی خاڵ بە خاڵ باسەکەم لە کاتێکی ترا. بەڵام تا فەتەیەکی معەیەن دیاریکراو من لە خزمەتان مەرەخەزە بم و خواتان لەگەڵ خۆشەویستیم بۆ هەموو ئینسانە شەریفەکان هەیە و ڕسوایش بۆ تاقمەکەی دەباشە. خواتان لەگەڵ عەزیزانی ئارام ئەحمەد بەخێرچن.